بینەر و بیسەرێن کوردستان 24 ئەف دەمێ و باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین. خوشحال و بەختەوەرین جارێک دن گەهشت نەفوێن ڕێزدار بۆ پێشکەشکردنا خەڵکەکە دیش بەرنامەوە بەرنامەیە کوردی. وێجارێژی دی خزمەتاوەکەین ژێر ناوۆنیشانێکی گرنگ ئەوژی مرۆڤ و پەروەردا فرەهیە. ژیان و سروشت ئەپوێ چەندێ جوانن کو فرەدەنگی و فرەڕەنگی هەبیتن. هەروسا پەیامێن خودایژی مەفێرە وێ چەندێتکەن کو مرۆڤ ئەپ هەمی جیاوازیان خوبە. وێنەکێ جوانێ فرەهیە ئەت نافبەرا مرۆڤاتیەدا دروست بکەتن. بۆیە ئەڤڕۆ پتر هەمی ڕۆژانên دیتر مە پێویستی ئەپ چەمکێ پەروەردا فرەهیە هەیە. بۆیە ئەت ناوا vê xelekêda me divêt bipirsin perwerda firehiyê çi ye bûçî me pêtivî perwerda firehiyê heye. Her wisa peywendiya ayîndara edgel xwedî ayînên dîtir divêt çawa bîtûl serçi bine mabîtin. Dîsan aya em wek Kurd me çi kiriye bû perwerda firehiyê. Dîsan çawa zemîna êktir gihiştinê durust bikeyn beramber perwerda firehiyê. Ev pirsyara û çendîn pirsyarên dîtir dihêne arastekirin et nava vê xelekê da digel zor berês. Mamosta Abdurrahman Sadiq navê xûb navê we xêrat negegerim canavê Seyda dikin zor bixêr bî mamosta. Mamosta berês wekû me behs kirî jiyan ib siruştê xwe ve berfirehiya têda ciyawaziya têda û ev ciyawaziya û ev berfirehiye wêneyekê ciwan dete jiyanê. Bûye vê xelekê da me viya em vê çendê bipirsîn aya perwerda firehiyê çi ye û bûçî em behsa vê perwerdê dikeyn û me çi armanc û çi mebest pê hene. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەو وڵاتانی کەوا لە شەڕی زۆر گەورە ڕزگاریان بووە وەکو ئەڵمانیا بۆ نمونە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە بیریان لە پەروەردەی فرەیی کردوێتەوە سوودی زۆریشان لێ بینیوە لە ساڵانی دواییدا تقریبان چەند ساڵێکە ئەتوانی بڵێ 3-4 ساڵێکە لە بەشێک لە کۆلێجەکانی پەروەردەی بنیات یا پەروەردەی فرەیش لە کوردستانە ئێستا خوێندن ئەگەم لێ بوو لە نزیکەوە کە خوێندکاران و قوتابیانی زانکۆ ئەم بابەتیان هەیە و لەوێ شاقسم بۆ کردوون جا ئێمەش وەکو هەرێمی کوردستان بۆکو بەشێک لەم عێراقە کە تا ئێستاکە بەشێکین لەو عێراقا پێویستیمان بە پەروەردەی فرەیی هەیە چونکە چەند شتێک ڕووی داوە جار بڵێن پەروەردەی فرەیی یانی چی لە ڕۆ ئاینەکەیەوە پەروەردەی فرەیی لە ڕۆ ئاینەکەیەوە ئەتوانی لە قورئاندا 4 دەستەواژە یا باڵێم 4 زاراوە 4 مستەلاح بدۆزیتەوە لە قورئاندا کە تێمانەگەیەنێ ئێمە لە فرەیی تێگەشتون یانە یەکەم معریفەیە يعني چون خدا القرآن ده فرمي عرفوا يعرفون يعني إمام معرفة من هبه بجينجي خمان سباسي كردستان كين پروردي فري لكردستان ده للروانجا عينيكي وتماشاي كين يكم شد بيوستي هي بمعرفة يعني شي يكم شد زانينو ناسيني أوي كوا أم كردستان فريا يا تاكا يك نتويا يعني چندين نتويا يك آينا يا چندين آينا يك مذهبا يا چندين مذهبا أما زاني من ئەمە هەنگاوێکێتی خۆ هەنگاوی دوای ئەمە چییە کە زانیمان و ئەمە شتێکی وا هەیە هەنگاوی دۆم لە قورئاندا باسی تەعارفەکە لتعارفوا وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا ئەمە ئاسانە بەدەم بەڵام بە عەمەلی بە کردداری بە پراکتیکی پێویستە باش ئەوەی زانیمان من و تۆ جیاوازین ئەوجا تەعارفە بێ بکەین چونکە تەعارف لە نێوان جیاوازەکاندایە باشە کە تەعارفمان کرد لە دوای تەعارف چیمان پێویستە هەر بە پێی زاراوە قورئانەکان پێویستیمان بە ئیعترافە اعترفوا يعترفون اعتراف يعني چی بەو فاتە بوو بە مەسەلەیەکی یاسایی من ئەزانم تۆ هەی جیاوازی تۆش ئەزانی من هەم جیاوازم ئەوە تەعارفیشمان کرد هەنگاوی سێم ئەبێ بیخەینە ئاستی اعترافیش بەوە نابێ من اعتراف دەکەم دان بەوە دادەنێم کە تۆ هەیت و تۆ جیاوازی ئەوە سوودی نەبوو ئەبێ لە یاساکاندا ڕەنگ بداتەوە کە لە یاساکانە ڕەنگی دایەوە ورد چوارەمین نقطە خال لقرآن ده وأمر بالعرفي لأنه عرفك هي لكوملقة لهمو بواريكا عرفك هي نريتك دابو نريتك لكوملقة دروز دبي كواتا قرآن هنا بمعرفة كردي بتعارف كردي باعتراف إنجا كردي بعرفك ينيو كوملقة خلق اشتياقا كأما عرفك كوملقة بس بويا أم عرفة لنيو كوملقة كردواري قديم هي بيوستا جنجكان شرابين لسري وكو قديم كان کەوا کۆمەڵگەی کوردستانی فرەیە و دان بە یەکتر دەدەین بەڵام بۆچی پێویستە ئێستا پێویستە لەبەر 3-4 هۆکاری سەرەکی یەکەم فراوانبوونی بازنەی پەیوەندیەکانی تاک یعنی تۆ جاران تەماشا بکەی تقریبا ئەتوانی بڵێ پێشی 2003
لە کوردستانە لە سەردەمی سەرهەڵدان و ڕاپەڕین لە 91 ئێمە هەر سێ پارێزگا بووین و خۆمان بۆ خۆمان بووین خەڵکی ترمان لەگەڵ نەبوو لە دوای 2023 و ئەو ئاژاوانی کە لە عێراقا ڕوویدا لە 2023 4 5 6 حتا سەردەمی داعش هەر خەڵکە دێ و هەندێکی دەچێتەوە هەندێکی دەمێنێ ئێستا هەز دەکەی بازنەکە فراوان دەبێ پەیوەندەکانی تۆش فراوان بۆ ئێستا هەندێک هاوڕێت هەیە لە نەتەوەی تر هەندێک هاوڕێت هەیە لە ئاینەکانی دیکە یعنی هەر تاکێک بگری بەو شێوازەیە خاڵێکی دیکە ئەوەیە کە شارەکانمان لە ئەنجامی ئەوەدا شارەکانمان بۆ بە شاری فرە دەنگ و فرە ڕەنگ ئێستاکە نمونەیەک پێ بڵێم ڕۆژنامەی ژیان هەیە هەبوو ڕۆژنامەی ژیان لە سلێمانی لە ساڵی 1928 بۆ 2010 یعنی 90 ساڵ لەمەوبەر 90 ساڵ لەمەوبەر چۆن دەڵێ ڕۆژنامەی ژیان چی نووسیوە 90 ساڵ لەمەوبەر لە 1920 ڕۆژنامەی ژیان نووسیوێتی ینی ژمارەکە ڕۆژنامەکەم لەلایە ئەوە نووسراوە لیوای سلێمانی کە دانیشتوانەکەی هەمووی 200,000 کەسە وەکو محافەزە ینی دانیشتوانی شارەکەشی 17,000 کەس 17,000 کەس لە ناو قەزای شاری سلێمانی بووە 90 ساڵ لەمەوبەر لە 1928 ئەی ئێستا سلێمانی ئەو کاتکاڵێت 200,000 بووە ئێستا 1,800,000 کەواتە ئەم ژمارە زۆرە لە جیاوازی نەتەوەکان و ئاینەکان و بیر و بۆچوونەکان شارەکانی هەتا ئەوروپا ئێستا زۆر شاری ئەوروپا دەگریت هەندێک شاری ئەڵمانیایان دیراسە کردووە ئەڵێن لە یەک شاردا 180 ڕەگەزنامەی جیاواز هەیە عێراقی سووری چوزانم شیشانی ئەفغانی ئێرانی میسری ژماردویانە دانیشتوانی شارەکە کە بە ڕەگەز هاتوونەتە ئێرەچێن 180 ناسنامە و ڕەگەزنامەی جیاواز لە هەندێک شاری ئەوروپا دەژێن کەواتە ئەمەش لەلای ئێمە جارێکی دیکە ڕوویداوە خاڵی سێم ئەوەیە کە لە ڕاستیدا ئێمە جاران زۆربەی خەڵکی کوردستان لە لادێ بووینە کە لە لادێ بووینە لادێ چۆن بووە لادێ هەر خۆمان بووین هەر کوردەکەی خۆمانە هەر ئەو مسلمانەیە و هەر ئەو کوردەیە و هەر ئەو سونیە و هەر ئەو شافعیە و هەر ئەو مامۆستا ئاینیە کە لە مزگەوتەکەی قسەی بۆ کردوون بەپێی ئامارەکانی ساڵی 1965 عێراق لە 158 سلێمانی لە ساڵی 1965 لە 158 سلێمانی لە لادێ بووە ئەکە نیوە زیاتر باشە لە ساڵی 1965 لە 167 دهۆک لە لادێ بووە 167 لە لادێ بوو ئەو کەمەکەی تری لە شار بووە هەر لەو کاتەدا لە 1965 لە 162 هەولێر لە لادێ بووە ئەو دوای لە شار بووە ئێستا بەپێی ئامارەکانی ساڵی 2015 لە 1965 50 ساڵی بخەرە سەر لە دوای نیو سەدە لە دوای 50 ساڵ چی لێ هات 180 دانیشتوان لە شار دەژین 120 لە لادێ کەواتەمە چی وت هەموو ئەم جیاوازیانە هاتنە نێو شارەکان کۆبوو مامۆستاڤە ڕۆی ژیانە سروشتی پێکڤە ژیان و دانپێدانێ گەلێک بکەن و وەکی بێژنێ عرف و عادەتێت خۆ بپارێزن و بەرچاف وەربگرن بەڵام ڕووی ئاینی مامۆستاد بێژیتن وەمە یەبتەغی غەیرە الئیسلامی دینەن فەلە یوقبەلە من یعنی بێ نەزرێ ئەگەر ئەم سەرە دەریە بکەین دێ چاوە بیتن ڕاستە ئەوە بێ بچینە باسێک کە ئەڵێت ئیسلام خۆی چییە بەێ وانە اینجا فەلە یوقبەلە منه لە دنیا نا چونکە لە دنیادا لێ قبول کراوە ئەو نیە تعدد هەیە و ئەوە نییە لا ئیکراها فی الدین ئیسلام پەیوە ئیسلام بوشەیەکە زیدەتر ماناکی هەڵناگریت مانایەکی بە لە قورئان و تەماشاکی ئیسلام ئاینی نوحە حتا محەممەد عەلەیهی سەلام کەواتە ئیسلام بریتیە شب کورتترین پێناس بریتیە لە المسلم من سلم الناس من يدي ولساني يعني خەڵک بەلای کەمەوە هیچ ئازار و ناخۆشیێک لە دەستی تۆ نەبینن بەڵام من ئەسلەمە وجهه لله وهو محسن اینجا ئاەتەکەی کە باست کرێبێت تەکمیلەیەکەی وهو في الآخرة من الخاسرين لە دنیادا هیچ خەسارەتمەند نییە ئەو کەسێک کەوا مسلمان نەبێ بەڵام باسەکە قیامەتە قیامەتیش لە لای خوددایە بۆیە ئێمە خوددا داوای لێ کردوین لە دنیادا مسلم ئەو کەسەیەکە من سلم الناس من يده ولسانه کەواتە خەڵک دەچێت بوو بە مؤمن باسمان کردو لە ئەڵلقەکانی پێش ئەو کاتچیە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئەنجا چی بوو هەنگاوێک چۆ زیاتر جەمەبەستمەوە بوو ئێمە لە ڕاستیدا بارودۆخەکە گۆڕاوە بە جۆرێکی تر چاد بلیکمان قۆنسڵی ئەمریکا بوو لە کەرکووک لە ساڵانی 10 ساڵ لەمەوبەرێک لە دانیشتنێکا بینیم وتی تۆ خەڵکی چۆی وتم کەرکووک وتی لە چۆ دانیشی وتم لە سلێمانی دانیشتم لە هەولێر دانیشم ئەمەمانم کردووە وتی قەت لەو شارانە پیان گوتی ماڵە کەرکووکێکە وتم چۆن دەزانی گوتی ئێوە کە دێنە ئەمریکا ئەگەر ئێوە بێنە ئەمریکا دوای 5 ساڵێک ئەبنە هاوڵاتی ئەمریکا و ڕەگەزنامەی ئەمریکی وەردەگرن و ئیتر کێشەتان نییە
بە زووتی من ملاحەزەم کردو ئێوە لە نێو خۆتانە ئەگەر دهۆکێک بچێتە دەستێمانی ئەگەر نەیناسن بڵێن ئەو شتەبەر بۆ ئەو ماڵاڵێ ببێ بۆ ماڵە دهۆکێکە ئەوەرەوە ماڵە هەولێرێکە بۆ ماڵستێ ئەڵێ ئێوە خۆتان لە نێو یەک هەرێمدا وای دەگوت چات بلیکمان دەیگوت لە نێو یەک هەرێمدا ئەوە بە یەکتر دەڵێن لە کاتێکدا دێنە ئەمریکا پێتان دەڵێن هاوڵاتی ئەمریکی و هەموو مافەکانیشتان هەیە و کێشێکتان دێ جەمە بەستم چی بوو مەبەستم ئەو بوو دەبێ ئەو سەردەمە بەسەر چوو بێ ئیدی هەولێرێکی قەدیمی تێدایە بەڵام خەڵکێکیشی تێدایە دوێنێ هاتووە تو هەر دەبێت قبولیکەی دەبێت لەگەڵی دابژی دەبێت فرەیەکە قبولکەی تەبان بە پێی یاسا و بە هەموو شتانە ڕێک دەخرێت ئەمە هەموو لە ڕاستیدا پێمان دەڵێ کە خوا لە قورئاندا بەلای کەمەوە وتمان لە ڕەنگەکانە 6 ڕەنگی باس کردووە ناوی 6 ڕەنگی هێناوە بەڵام ئێمە بۆ ئەوەی کە پەروەردەی فرەی چۆنەڵێ ئەنجام بدەین ئەم ئاماژەیە ئەومان پێ دەڵێ یا تەماشای تیشکی هەتاو دەکەین لە مەوشوردا کە تەماشای دەکەین لە ئاوێزە و لە مەوشوردا بینین تیشکی هەتاو تیشکێکی سپیە بەس کە لە مەوشورەکە تێپەڕێ بێ لە ئاوێزەکە تێپەڕە بێ سێرەکەین 7 ڕەنگی جیاوازمان دەداتێ کەواتە ڕەنگی سپی ڕەنگی ئاشتیە ئەبێ 7 ڕەنگی جیاوازیش چۆن لە نێو تیشکی ڕۆژدا دەبن بە سپی و کۆ دەبنەوە ئاشتیانە پێکەوە دەژین ئێمە سوود لە قورئان وەرەگرین وەکو کتابی خوا بەڵام سوود لە سروشتیش وەرەگرین درێژە پێدانی دەینە ڤی تەوەرە و vê mijarê mamosta بەس پشتی ئەم گوێبیستی ڕاوسەرنجێن بینان ڕژبین لە شار و شارۆچکەین کوردستانی بفەرمون طبعا لۆ سڵاوی لێ ناکەم طبعا ڕێزیشی دەگرم ڕێز و احترامیشی هەیە هەر هەمومان براینە ئیسلام بەلایەکی ئاینەکان کە بەلایەکە هەر کەسە و دینی خۆی هەیە هەر کەسەکە دەتوانی لۆ خۆی بژی ئێمە وەکو ئیسلام وا پەروەردەکراینە کە ڕێز لە هەموو ئاینەک بگرێت فەرق و جودایی ناکەین بە هیچ ئاینێک منێتین هەواڵیت مەسیحیژی منێتین و ئێزدیژی منێتین عادیام سڵاوێتی گوتت کەین و وەختێ مناسبت جەژنام جەژنای کودو پیرۆستکەن هەر ئەو یاوا بیتە نیامە بیت هەولمان ئێ کودو پیرۆستکەن ئەمە هەموو لێکدا بابی دروست بینە دینیش مەسیحی بی ئێزیدی بی هەرچ دینێک بیتن دینیش لۆی هاتیە وەختی خۆی کچیان زیندە بە چال کردیە لۆێ ئەو شتانە نەمینێتن مەسەن لۆ منە بەشەریان لە زیاتی حیوانی سەر بڕێ و دوایە حیوان یان هینایە و گوتیان نابی مرۆڤی والێ بکەن و سەری ببڕن و دەبی حیوان سەر ببڕێ و دینەوەیە هیچ کەنیە چه مشکلانینە ینی هەمی دیانەت نافمەدا ئزدی بیت مەسیحی بیت ئاشوری بیت خرجی ینی بگا بێ مەحەواڵەتەنش هەمی دیانەتە و دەفمن ینی ئەس نابیژم کێ مۆسی بسرمانە بسرمانژی دەرەجەیەک ئەوژی گەلێک باشتر ینی جیرانت من محلێ برەخمە بە ینی باوەرکە ئەو ئیمانەتی خود دەنەف من ئەس ئیمانەتی دەمەوێ بوو سەبەت نسبە وەک بیژی ئەمانەت و هەواڵینی کلیت خۆی دەرکەن بژن بڵای ئیمانەتیوە بیت ئەمت بژنی ینی تشتێکی زۆر عادیە گەلێک پێ خۆش بەڵێ سڵاویان لێگەم و ڕێزیشیان لێگرم و احترامیشیان لێگرم و ماڵەسە دینەکەی منش نەبن ئاسایە سەلامی لێگەم برادریشمەیە زۆر تێکەڵم لەگەڵیانە هیچ کێشیان یان نییە کێشە نییە لەناوان ئاینەکان خاستن لە عێراقا ئێستا چەند قومیەت هەیە لێرە مەسیحەیە ئاشوری هەیە موسڵمان هەیە ئەزیدی هەیە هاواری هەیە هەموو دینەکان هەیە هەمووشیان سەلامیان لە یەکەم و زۆر ئاسایە ڕێیە شخصی مبخۆ من چاوەڵێت و سانینم وەکی دژی دیانەت جدایە هەواڵینی جدایە ینی ڕاستی هەواڵین تشتێکی پیرۆزە مروی تایبەتیشی هەواڵەکە بیتن ینی بۆ مروی وەفا بیتن چه ساغێ دین بیتن چه شەم بێژی فەڵا باکان مجتەمەعێمەدا فەڵا مشانە مەسەلەن ئەزیدی ئەبێت و سامر بشێت بیشتن هەواڵینی دینێکی ینی غێر تشتە و هەواڵینیژی غێر تشتە هەواڵینی ئەس بۆ گەلێک ینی حەش هەواڵینیەت کەم بس كان نسبة هەواڵێک من غێر دین هەبیتەمە بۆ هەواڵ نین بەرە زۆر احتیاج سیاسەیە سلاوی لێ دەکەم و احترامیشی دەگرم و زۆر بەڕێز تەماشای دەکەم چی بەشەرە ماتول بەشەرە مەعاملەی بەشەی لەگەڵ دەکەم عیلاقم بە دینەکەی دانیە من ئامادەم سڵاو لە هەموو کەسێ بکەم ئەگەر لەسەر دینەکەی منیش نەبێ چونکە شتێکی زۆر ئاساییە وەختی پێغەمبەری سڵاو سەربن هەبوون هەواڵت یەجی هەبوون هەواڵت بەلکێت فەڵا هەبن کەژی عادیان تقریبا 9 سادێ معاملت من فەڵەنە لازم مريض أزمة خوش بتقال همي كاسي فلا بيت يزدي بيت أي ديانات يدي بيت شكون مرف يوصلنا بيت تنشي إدارة خو بريفا باي بله بینرین برس سپاس بوان برزانه که پشکدار بون اتناوا وان راو سرنجادا پرسیار ما آرستیوان کری اگر کسک سر اول تنبی سر دین تنبیت آیت تو ده سلام لیکی بامسی برس مجدد همان پرسیار بکن فرموده که پیغمبری های صلوات خودی سر بن کد بجیتن وقتی تو گهشتی کسی که فلا یان جی
سەلامی لێ نەکە یان حتا جیەکی دوێژیت ڕێکێت تەنکڕ ئاسێ بکە ئەرێ ئە فەرموودە چەند ڕاستی بوو هەیە و ئەگەر ڕاستیژی بوو هەبیتن تو چ ڕامانێکت دەیە و چاوەڵێ تێدگەهی ڕاستە پێغەمبەر درودی خوای لەسەر پێغەمبەرە ئەبێت ئێمە قسەکانیشی لە ئاستی بڵندا وەرگین بەێ ئەبێ قسەکانیشی لە ئاستی بڵندا شی بکەینەوە ئەڵێ ئەم پرسیارەی کە لەم خەڵکە دەپرسیت و ئەوە وەڵام دەدەنەوە خۆ خەڵکێکی شێ ئەڵێ نەخێر سەلامیان لێ ناکەم بەێ ئەڵێ بۆ سەلام ناکەی ئەڵێ کاکە خۆ پێغەمبەر درودی خوای لەسەر لە صحیحی مسلمە فەرموویەتی لا تەبدەئوهم بالسەلامی ئێوە دەست پێشخەرمەر بن سەلامکردن لە ئەهلی کتاب بە ئەوان لە پێشا سەلامتان لێ بکەن ئەگەر ئەوانی سەلامیان کرد ئیذا سەلەمە عەلەیکم ئەهل الکتابی ئەگەر ئەوان سەلامیان کرد دەست پێشخەریش بوون تۆ مەڵێ وعەلەیکم السەلام وەرەحمەت الله وبەرەکاتوه بڵێ وعەلەیکم هەر ئەوەندە بڵێ ئەمەش هەر ڕاستە وتراوە ئەمیش هەر فەرموودەیە ئەوی تریش فەرموودەیە لە مسلمە هاتووە کە دەڵێ لا تبدأوهم بالسلام وإذا لقيتم أحدهم في الطريق فاضطروه إلى أضيقه بكردي على السلام يعني لما كانوا دس بيشخر ما بين السلام وأجر أوان تنبيني بالام بيونين بو كناري الرقة بله لولا شو دبيني بيغمبر جودي خوي لسر فرميتي فرمي أفلا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم اشتيك تام بي بلهم أجر بي كان خوشويستي لنيوان تندرس دبي أفشوا السلام بينكم صلاة لنيوان خوتانا زور بكن باشا یەکێکی تر فەرموودەیەکی تری ڕاستی پێغەمبەر دوودی خوای لەسەر دەفەرمێ یەکێک لە کارە باشەکان کە مسلمان بیکات چیە وتەقرأ السلام على من عرفت ومن لم تعرف يعني الصلاة بکە لەو کەسەی بیناسی و نەیناسی ئێستەبەنەگە نەیناسی ڕەنگە لە هەر ئاینێک بێ لە هەر بیر و بۆ چوونێک بێ چۆن ڕێکاریەک بکەین لە بینی ئەم دوو شتە جیاوازە ڕاستە کەواتە ئەمەیە پێی دەڵێن بێت ورد لەم شتانە بڕوانین چونکە یەکێک دێ ئێستاکە بیر و بۆچوونێکی تونڕەوانە لە کۆمەلگە بڵاو دەکاتەوە دەڵێ ئەوانە بێ باوەڕن ئەوانەوان نابێ سڵاویان لێ بکەین نابێ ئەمە ئاشتی کۆمەڵایەتی و پەروەردەی فرەیی تێک دەدا ئەڵێ کاکە خۆ من لە خۆمە نەمگوتەوە تا پێغەمبەر دوودی خوای لەسەر وای فەرمووە ئێمەش دەبێت بگەڕین و بڵێن بزین ئەم فەرموودەیە چییە وتمان سیاسەکان دەڵێن لكل حادث حديث بۆ هەر ڕووداوێک قسەیەکمان دەبێ زانایانی فەرموودە دەڵێن لكل حديث حادث بۆ هەر فەرموودەیەک ڕووداوێک هەبووە کەواتە ئەمە جیاوازیکردنە لە نێوان ئەحکامەکانی شەڕ و ئەحکامەکانی ئاشتی ئەو ڕۆژەی پێغەمبەر دوودی خوای لەسەر و جاری پێشوو گوتمان هەموو کارەکانی لە لای خۆی کردووە یعنی خۆی قائید بووە خۆی قازی بووە خۆی مفتی بووە چۆن دەڵێ خۆی پێغەمبەر بووە نەبی بووە ڕەسوول بووە هەموو ئەم کارانە ئیداری بووە هەمووی خۆی کردوێتی دوای پێڵەن جاکردنەوەی دەسەڵاتەکان دوای ئەو ڕوویداوە باش ئەبی هەرواش بێت چونکە کەس پێغەمبەر نییە دەسەڵاتەکان کۆ بکاتەوە کەواتە لە یەکێک لەو شەڕانەی کە پێغەمبەر کردوێتی لەگەڵ نەیارەکانیە لە شەڕە کە چووە بۆ شەڕەکە لە کاتی شەڕەکەیە بە هاوڕەکانی گوتووە لا تەبدەئوهم بالسەلام ئێمە ئێستاچین بۆ شەڕ کە سەلام نەکە بەس بۆ سەلام مەکە چونکە زانایان دەڵێن السەلام و ئیعطاء الئەمانی بە کوردی سڵاوکردن لە شەڕە لە بەرامبەرەکەت کە ئەچی بۆ شەڕ دوو دەوڵەت سەربازەکانیان بۆ یەکە نێرن ئەگە سڵاو لە یەکەن مانایەک لە ماناکانی پێدانی ئەمانە یعنی من ئەمانم دابە تۆ سەلامەتی ئەی دوای ئەی کوژی بەڵام مسلمانی سادە چون بزانیت مامۆستافا بەحسی حاڵەتێکی حربەیە ئەوە ئێمە لە باسی بکەین ئەوە کارێکە بۆیە بینی چەند ساڵ لەمە و بەرو ئەمانە ئەگەر بێت و ینی ئەم قسانە زووتر بکرابایە زۆر گرفتمان لە کۆڵ دەبەوە وانە کەواتە لەوە بۆ دەرەکەوێت ئەحکامی حرب هەیە و ئەحکامی سلمەیە ئەوەی کە ئەحکامی حرب بووە ئەو هەبووە یا سێریکە شتێکی ترێ پێڵێن حربی نەفسی بە کوردی پێڵەن جەنگی دەرونی بڵێ جەنگی دەرونی لە سەردەمی خۆیدا لە نێوان خاوەن دینەکانە لە هەموو شوێنێکا تونڕە و میانە ڕەو هەیە هەندێک تونڕەوی مسلمان هەبوو هەندێک تونڕەوی جوو هەبووە لە مەدینە جووەکان بە مسلمانەکانیان گوتووە هەندێکیان توانە سام عەلەیکم ینی ئەسەم عەلەیکم مرن بوو هەوە مردن بۆ ئێوە مردن سەم یعنی ئەلمەوت اینجا وتوانە یا ڕەسوڵ الله ئێمە نازین ئەوان پێم ئەڵێن سام عەلەیکم یا سەلام عەلەیکم تو تێگەر نازانن ئێوەش بڵێن وا عەلەیکم ینی ئەگەر سەلام بێ هەر بۆ خۆت ئەگەر سامیش بێ هەر بۆ خۆت کەواتە ئەمە هەمووی لە باسی ڕووداوەکە ڕوویداوە ئەمما لە باسە گشتەکانە پێغەمبەر درودی خوای لەسەر سڵاوی لە هەموو کەس کردووە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی قووەتتر لە فەرموودە چییە قورئانە ئەی پێغەمبەریش قورئان جێبەجێکە خدا لە قورئان دەفەرمێ لەسەر شێوازی مەبنی للمەجهول یعنی گرنگ نییە تۆ سڵاو لە چێ دەکەی قورئان دەفەرمێ خدا دەفەرمێ لە قورئاندا وإذا حييتم بتحية فحيوا بأحسن منها أو ردوها لو كم ترنابي بڵێ بەڵێ فەرموودا پێغەمبەری مامۆستاد بێژیتن سەلامکردن هێمایە خوشەویستیە ئایا درستە خوشەویستیا کەسێکی نەدیندار بکات دلێ خوددا پرسیارێکی زۆر جوانە کەواتە وەختێک من
بەخۆ مەڵێ مسلمان ئەوی تریش دەزانم مەسیحیە ئەوی تر دەزانم جووە ئەوی تر دەزانم بەهائیە وەختێ سڵاوی لێ دەکەم پەیوەندی جوانی لەگەڵا دروست دەکەم ئەمە پێڵێن چی لە پەروەردەی فرەی ئەمە لە پەروەردەی فرەی پێی دەڵێن بە تۆ ڕازیم بە تۆ ڕازیم ینی من ڕازیم کە تۆ هەبی بەڵام مەرج نییە لێت ڕازی بم لە نقطەیەکی تر ئەمە پێی دەڵێن چی لە فقی ئیسلامی پێی دەڵێن جیاوازی لە نێوان حکمی تەقیم و تعامل یعنی چی یعنی من مەرج نییە بە بیر و بۆ چوونەکەی حیزبەکەی تۆ ڕازی بم یان دینەکەی تۆ یان مەزەبەکەی تۆ بەڵام ڕازیم بەوەی کە تۆ هەی بۆیە خۆدا لە قورئان دەفەرمێ دایک و باوکە دەگەر بێدین بوون حیج دینێکیان نەبوو ملحید بوون وإن جاهداك على أن تشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما أما تقيمة يعني خدا دەڵێ تۆ مەچۆ سەر بێباوەڕی ئەما لە تەعامل و هەڵسو کەوت چییە وصاحبهما في الدنيا معروفا کەواتە تۆ باوکو دایکتە وەکو ئیبراهیم باوکی چییە لەسەر دینی ئەو نییە بەڵام هەر پێڵێ یا ئەبەتی کەواتە بێ ئەم دوو جیاوازیش بکەین هەڵسەنگاندنی من بۆ تۆ ڕەنگە نەگێتیڤ بێ بەڵام دەبێ مامەڵەم لەگەڵ تا جوان بێ دەستێتت خوشمەوسەی بڕێز دەمێ بێن بەدانێکی هاتی و دەهینە خزمەتە جانابێتە بینەرێن هێژا پشتی نابڕێکا کورت و دەهینە خزمەتەوەین ڕێستار بەڵێ بینەرێن خوشتەوی دووبارە سەڵافوە بن دگەل وەدای نەبوو پتر درێژە پێدان دگەل وی تەوەرێمە دەستنیشان کریت ناوا vê xelekê مرۆڤ و پەروەردا فرەهیێ مامۆستای بەڕێز پێشی ناوبڕێم ئاماژەداوی چەندەیە کە پەروەردا فرەهیە چییە و چ مەبەست و چڕامان اش پشت vê çendê hene dîsan me nihat vêtin mamosta bizanîn wekû canabê te jî amaje pêdat nava Kurdistanê da ya te jî yeşên bêjim il olaw il dîna û il layena û têgihiştinên cuda cuda û mezahiba divêre de mamosta divêtin oldar digel oldarî digel xwedî ayînekê dîtir çawa seredariyê biket û li ser çi as bît û ser çi pêwer bîtin seredariyê digelek bikin لەو کارە جوانانەی کە کردومانە لە هەرێمی کوردستاندا ئێمە کۆمەڵێک ئەو بابەتانەمان بکۆڵێ لە معریفە لە تێگەشتن تێگەیشتین لە تعارفمان کرد ئاعترافیشمان کرد لە بەشە ئاینێکەشا کردمان بە عروف لە بەشە یاسایەکەشا شتی باشمان کردووە یعنی ئێمەمانان من لە سیمینارێکا بووم کوڕێکی خەڵکی بەغدا لە هەولێر سیمینارێک لە هەولێر کوڕێکی خەڵکی بەغدا هەستا وتی من لە جاتی ئێوەی کورد بوومایە هەموو ڕۆژێ دەستکەوتەکان و کارەکانی خۆم باسە کرد بۆ خەڵک ئەزانی ئەیگوت ئێوە چەند شتی باشتان کردو لە کوردستاندا بەس ئەیگوت هەست دەکەم ئێوە خۆتان نازانن باسی بکەن یعنی ئێوە کەم تەرخەمن پێمانێگوت بە زمانی عەرەبی دەیگوت کورد کەم تەرخەمە لە چی لەوەی کە هێشتا بە جوانی باسی ئەم هەموو شتە جوانی نەکردو کە کردوێتی ئێستا من کۆمەڵەشتت بۆ ژمێر کەم تەرخەمیە زۆر کورتی بچت زڤڕینی ماوس ئەمە بڵێم لە ڕاستیدا ینی ئێمە کارە باشەکانمان یەکەم ئێمە لە ساڵی 93 و یاسای ژمارە 17 حیزبەکانمان هەیە بەڵێ حیزبی سیاسی لە مادەی چواری یاسای ژمارە 93 حیزبە سیاسەکانی کوردستان نووسراوە حیزب لەسەر بنەمای کەربووکین ڕق لەسەر بنەمای جیاکاری ئاینی جیاکاری نەتەوەی نابێت دروست بێ لە کوردستاندا هەر حیزبێک ئەوەی کرد ئەو مۆڵەتەی لێ وەرەگیرێتەوە نقطەیەکی تر و خاڵێکی تر یاسای ژمارە 18مان هەیە ساڵی 1993 دووبارە لەوێ گوتراوە ڕێکخراوەکان ئەو کات باسی ڕێکخراو نەبوو یاسای کۆمەڵەکانە جەمعیاتەوە یاسای ژمارە 93 لە سای 93 لەوێدا نووسراوە نابێ کۆمەڵە جەمعیات دروست کرێ جاکاری تێدا بکرێ دەبێت کۆمەڵە بۆ هەموو نەتەوە و ئاینەکان و هەموو کەسەکان بێ ئەمە قسەی لە 93 وتومانە یاسایەکمان هەیە یاسای ژمارە 35 ساڵی 2007 بەری 11 ساڵ لەوێدا لە مادەی نۆ نووسراوە لە کوردستاندا ئازادی ڕۆژنامەگەری هەیە ئۆتە ڕۆژنامەگەری بۆ 7000 چووە تەلەڤیزیۆنەکان بۆ 200 و 300 چوونە رادیۆکان هەر بە هەمان شێوە کەواتە ئەمە چییە ئەمە پێمان دەڵێ یاسای ژمارە 35 ساڵی 2007 چاپەمەنی لە کوردستاندا مادەی نۆ دەڵێ بەو مەرجەی کەستان دژایەتی کەس نەکەن ئاینێک نەنووسێ دژی ئاینێک مەزەبێک نەنووسێ دژی مەزەبێک کەناڵێک دژی کەناڵ دژی ئاینێکی دیکە قسە نەکە ئەمەشتی جوان ئێمە کردومانە ئەوقاف لە ساڵی 92 حکومەت هەرێمدا مەزراوتمان وەزارەتی ئەوقاف و کاروباری ئیسلامی دوای ئەم خەڵکی خۆمان بیری کردەوە کاکە ئاینی تر هەیە لە کوردستاندا ئەمە باسی ساڵی نەوەتەکانەکەم ئیدی هاتن یاساکەیان گۆڕی بە یاسای ژمارە 11 ساڵی 2007 بوو بە یاسای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا لەو وەزارەتە 8 ئاین هەیە 8 ئاین بوونی هەیە و هەر کەسە نوێنەری خۆی هەیە ئەمە کارێکی زۆر جوانە لە ڕووی یاسایی کوردمان قسەیەکت بۆ بکەم یاسایەکی ترمان هەیە یاسای ژمارە 5 ساڵی 2015 یاسای ژمارە 5 ساڵی 2015 لە پەرلەمانی کوردستان دەرچووە
یاسای پێکاتەکانە کە لە عێراقدا نییە یاسای پێکاتەکانە دەڵێ هەر ئاینێکی هەر مەزهبێکی تۆ لە هەرێمی کوردستاندا ئەوە مافەکان تا هیچ ڕێگریەکی ئاینی و ئیتنی نییە کە ڕێگە لە تۆ بگرێ چەند مادەی دوور و درێژن نایەتە باسکردن ئێستا لەم کاتێ یاسایەکی تر بۆ بڵم یاسای ژمارە 6مان دەرهێناوە لە پەرلەمان وەکو خەڵکی کوردستان لە ساڵی 2014 یاسای ژمارە 6 2014 لە پەرلەمانی کوردستان کە دەرچووە ئەم یاسای ژمارە 6 پێ دەگوتێ یاسای زمانە فەرمیەکانی هەرێمی کوردستان دانی ناوە بە 5 زماندا لە هەرێمی کوردستان ئەڵێ کوردی زمانی فەرمیە عەرەبیش زمانی فەرمیە تورکمانی زمانی فەرمیە سریانی زمانی فەرمیە ئەرمەنی زمانی فەرمیە ئەمە یاسای ژمارە 6 ساڵی 2014 لە وەزارەتی ئەوقاف کە یاسای ژمارە 11 ساڵی 2007 دەرچوودانی ناوە بەم هەموو ئاینانی کە لە کوردستاندا هەیە زیاد لەوە لە نێو وەزارەت بڕیارێک دەرچوو پێ دەوترێ بڕیاری 1910 بڕیاری 1910 لە ساڵی 2017 دەرچوو کە دەڵێ پێویستە بەڕێوەبەرایەتێک لە نێو ئەوقافدا بێ بە ناوی بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیانی ئاینی اینجا لێەوە دەبینی ئێمە ئێستا نزیکەی 6,000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنیمان هەیە بەشێکی زۆری ئەو ڕێکخراوانە کار دەکەن لە بواری کۆمەڵگەی مەدەنی بۆ ئاشتەوایی کۆمەڵایەتی کە دەبینی 40 سەتەلایتمان هەیە دەبینی چەند سەد کەناڵی لۆکاڵیمان هەیە دەبینی چەند سەد ڕۆژنامەمان هەیە ئەم ڕاگەیانانە هەر کەسێکی پێخواردانێ دش بە ئاینێک دش بە مەزهبێک دش بە هەر کەسێک قسە بکە ئەبێتە مایل لێ پرسیلەوە تبینی ئەف یاسا و قانونین جەنابێتە ئاماژە پێدای کە جهێز شانازی ئەم شانازیە پێ بکەین پراکتیزە بووینەتەوە کۆمەڵگەیەدا زۆر پراکتیزە بۆ بە بنمونەی ئەوەی کە ئەبینی چەند سەد قوتابخانە هەیە لە هەرێمی کوردستاندا بە زمانی تورکمانی دەخوێنن چەند سەد قوتابخانە هەیە لە هەرێمی کوردستاندا بە زمانی سریانی دەخوێن ئەوە موجێ بەجێکراوە بەڵام مامۆستا تشتێکی دیت هێتە پێشچاوکردن تایبەتی ناوا کوردستانی تایبەتی و ناوا جیهانە ئیسلامی بگشتی ئەو ژیاوە مامۆستاگەر سەحکەینێ هەموو ئۆڵدار چ مەسیحی بیت یەهودی بیت یزیدی بیت یان هەر ئۆڵدارێکی دیکە بیتن مسلمان بیتن بوچی یعنی مسلمانی ئوسولی یان دینداری ئوسولی پتر هەمیە حەش فرەهیە ناکەتن حەش فرە دەنگی ناکەت فرەڕەنگی ناکەتن طبعا بۆیە زاراوەکان دەگۆڕە ئوسولی بەمانەی جاران زانستێک بۆ جوان بووە ئوسولی بەمانەی ئێستا مەبەستت کەسە تونڕە و ڕادیکالەکان متەتەڕیف و ڕادیکالە ئەو ئوسولیانە لە کۆی ئەو 6 ڕەنگەی خوددا لە قورئانە باسی کردووە دوانیان هەڵبژاردووە ڕەش و سپی تونڕەوەکان بۆیە داعش ڕەش و سپی آخر چ ترسن مامۆستا ئەو چ ترسن یعنی ئەمە لە هەموو دنیادا لە ئەوروپاش لە سەردەمەکانی 5 زینی هەتا وەکو 15 زینی لە ئەوروپاشدا کە کەوتنە پەروەردەی فرەیی بۆچی هیتلەر هاتوو بۆچی پێشی هیتلەر وتر مۆسۆلۆنی و ئەم بابەتانە لەبەر چی پێیا بوو لەبەر ئەوەی بە دوانی دنیایان دەبینی یا لەگەڵ منی یا دژی منی یا ڕەشی یان سپی ئەمە چەندێکی ناگەین مامۆستا کە ئەو العەقیدە خۆ بیر و باوەڕێت خۆ پشت ڕاست نینە وا دەڵێ بەڵام لە هەمان کاتدا من و تۆش هەروەمان گوتۆ من و تۆش ئەم کاتێک کە موسڵمانین پێمان وایە ئیسلام ئەم عەقیدەی من و تۆ هەمانە پێمان وایە ڕاستە بەڵام یەکەم فەرزی ناکەین بەسەر خەڵکە فەرز و ڕەفز نە فەرزیەکەین بەسەر خەڵکە نە ئەویش ڕەفزەکەینەوە کە دینێکی تری هەبێ تونڕەوەکان ئەڵێن تەنها و تەنها حەقیقەت لە لای ئێمەیە ئەو کاتێک کە بوتی حەقیقەت لە لای منە یعنی ئەو سپیە کەواتە ئەو دوای دنیا چییە ڕەشە بۆیە ئوسامە بن لادنت بینی ئەیگوت دنیا بینە فوستاتەینە دنیا دوانە ئەوە داری ئیسلامە ئەوە داری کوفرە وەوە قسەکە قەدیمە دیروکێژی هاتووە ئەو تەقسیماتانی لە مێژوودا هاتوون پێ دەگوترێت تەقسیمات و دابەشکردنی مێژووی مێژوو بۆ دەبێت ئێستا بڵێن چی ئەبێ بڵێن دنیا و گۆی زەوی خدای گەورە بۆ ئێمەی ئینسان لەسەر ڕووی زەوی یەک گۆی زەوی دروست کردووە یەک ماڵمان هەیە کە پێی دەگوترێ گۆی زەوی باس نووری سیاسیش لە نێوانیدا هەبێ بە دوجار یەکەوە هەڵدەمژین و یەک ئەومان هەیە و یەک خاکمان هەیە لەسەری دەشت دەستێتت خوشمامۆستای بەڕێز پرسیارە کاتی ئاراستەکردن بۆ بینەرên بەڕێز شار و شارۆچکên کوردستانê çawa bigehînewê êkê ku oldar bikarin eb aştî pêk bibijîn bifermûn ba pêk vebîner bîn ئێمە دەبی بژین پێکەوە بەڵام دەبی سەرەتا مامۆستا ئاینەکان ئەوەی ڕۆم بکەنەوە کە ئێمە فەرقمان نییە هەمومان یەک میلەتین هەمومان یەک قەومین خاستن لە کوردستانی خۆمان مەسیحی هەیە ئێزیدی هەیە یعنی ئاین زۆرە هەمومان پێکەوە ژیانە لە باب و باپیرانمانەوە هەتاکو ئێستا قەت کێشە نەبوو لەسەر ئەو هۆکارێک کە مەسەڵێن ئێمە مسلمانین یان ئەوە مەسیحیان ئەو ئێزیدیە پێکەوە هەستاین و دانیشتینە ئەم vêtin seredana ku bikein da pitir viyan û hejêkirin navbeyna diyanetê çi mesihî bît çi êzdî bît bisilwan vêtin ev berdewam seredanayê ku bikein da pitir viyan navbeyna ku da hebîtin سا من ڕای خۆم وایە هەر کەسێ لەسەر دینیەکە ڕێز و احترامی جیاوازن لەم
ڕێزیشی لێگرم و احترامیشی لێگرم برامان بن و عزیزی چاومان و هەموو کەسێک ڕێز و احترام خۆی بە خۆیەوێتی و با لەسەر دینێتریش بێ و سەرەتا لە مەدرسەی ئەو نەوانێ ما ئێمە تازە ڕۆیشتن خلاص ئەو نەوانەی تازە پێڕادەگەن و ئەگە بشمان نوێ ئەمەش سابین مەسەلەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوان گرنگن تەلەڤیزۆن و لایڤ و فێسبوک و سناپچات و ئینستاگرام و تازەتەوە ئەمە دەبی لەوانە کۆمەلگای بە پێشکەوت و بکەین هەمومان بە خۆمان ینی کامل کۆمەلگایەکە وڵی گرنگەوەی کە جیاوازی نەبێت لە ناوان دینەکان بەندیان ئاینەکانە بە هیچ شێوەیە ئەکەوێتە سەر ئەو کەسێک کە خۆی یعنی بیر و باوەڕەکەی بەتوندی نەگرێت ئەبێ تۆ ئەمە هەمومان مرۆڤین ڕاستە هەریچێک و ئاینێکی بۆ خۆی هەڵبژاردەوە بەڵام ئاینەکانش هەمووی داوای ئاشتەواییان کردووە هەمووی داوای برایەتی و پێکەوژانیان کردووە ئەگەر فەرق و جوایزی دین نەکەن بە ئاسایی دەژین بەس ئەم برێمە من ئیسلام ئەو مەسیحیە ئەم برێمە بۆ مەسیحیە ئەو ئیسلامە ئەو ئێزیدیە و ئەوەیە ئەو فەرق و جوایزە لەبینمان نەمینێ معاملەی بەشەر وەچی بەشەر وەک هاوڵاتیەکی بەشەر عنی معاملەی لەگە بکرێت زۆر ئاساییە و زۆر شەشی جوانتریشە و کە ژیانی پێکەوت بەنەسەرێ بەس ئەو فەرق و جوایزەش لەگەم بکەم ئەم فەرق و جوایزەش لەگەی بکەم ئەوە ناگەن هیچ حەلەشی مەدەسە دینی خۆی نییە و علاقی بە مندانیە ئەم لەسەر دینی خۆم ئەم ڕسەی ڕێگای خۆم دەڕ بۆیش بەڕسەی ڕێگای خۆی بڕوە مەحاسبەکردنیش بەس لە بۆ خۆی هاتی لە بۆ بناتی مەحاسبەی بکەم کێشەیەکمان نییە لەگەڵ ئاینە ئەمە وەکو ئینسان وەکو شخصیت وەکو کەسایەتی قسەیەکە لە ناوان خەڵکە هەیە من لە خەڵکی هەڵام بژەم ڕاستی هاواری هەیە لەوێ زۆر ئاساییە لەگەڵ یاناشی تێکە لە بین خواردنمان نەخۆن خواردنیان نەخۆین تێکەلیان دەبینی بەس بڵێن زیاتر بۆ زەواج ئەو شتانە زۆر تۆزێ معقەدە ئەو شتانە ناکرێ ڕاستی لەبەرەوەی دین ئیسلام ڕێگە نادا جوازکە مەسەن لەگەڵ یەزیدیەکەیان لەگەڵ هاواریەکە لەو شتانە کەمتر تێکەڵێ بەس تەعامل و سوکەوت و مامەڵە و کڕین و فرۆشتنەوە شتان زۆر بەسیتە ئاساییە ئەیکرێت بله بینرین برس سپاس بوان برزانه که پشکدار بون نوارا و سرنجادا و برسوا اوی پرسیار دمامسلی برس همو برز آختنین جوان گوتنو همی کشبینی بحثاوی چندید کرد که دویتر مسلمان دگل غیری خوب بجیتن اب آشتی بلان مامستا لیره جه سرنجیه که وقتی ام بیجین نابیتن زواج و هفجینیت نافبرا دو اولدارن جیاواز دا بهت کرن اوه مانا که قول یان کوب کیرتر بری خوب داینه وی چنده ناگینتن که شیانین پیک و جیانی ندگل هفدو لو ما افچنده هبوه عقیده و قناعت نکمه ڕاستە ئەوە ڕەنگە ناتوانین ئێستا مافی بدەینێت چونکە ئەو بابەتێکی یەکەم یاساییە بله دوو بابەتێکی فقیە سێ پەیوەستە بە یاساکانی باری کەسێتی بله اینجا ئیشکردن لەسەری افچنده همی ڕێکی پێدەن ینی مەبەستمەوەی ئەو جانیبانە ئەبێت بە ورتر باسی لێ بکرێت بله ینی ڕەنگە غەدری لێ بکەین ئەگەر ئێستا باسیکەین چونکە دوور و درێژە بەڕاست بله بله ایجا هر سبارت به چنده مامسته برس که وان بارزانه بحثاوی چندی کر مدوید بزانید ام و کرد ما چی کریه بو پیک و جیانی آشتی که ام پیک و بجین اتناوا اولداران دا گرنگە ینی چی بکەین بۆ ئەوەی کە لە ڕاستیدا پەروەردەی فرەیی بەرقەرار بێ چی بکەین بۆ ئەوەی کەوا ئەم پەروەردەی فرێت سوێسە خەڵکی ئێمە تەماشاکە خەڵکی ئێمە بە زمان بەدەم هەندێشتی لا قورسە بڵێ با پێکەوە ژیان بکەین با تێکەڵی یەکتر بین با سەردانی یەکتر بکەین بەدەم ئەم شتاڵی ئاخرەوە نابێەوە دینێکی ترەوە فلانترە بەس هەمووشان حەزیان لە ئەوروپای کە دەچنە ئەوروپا دەڵێن لە ئەوروپا وەڵای زۆر ڕێزمان لێ دەگرن ئینسان ئینسانە و قەت پێمان ناڵێن ئێوە مسلمانن لەسەر ئەساسی مسلمان بوون ئێمە ڕقمان لە ئێوەیە خەڵکێک لێرە جەنگەکانە باتەوە بۆ ڕابردوو وازانێ هەموو مەسیحیەکی فەقیر و هەژاری ئێرە وازانێ ئەمانە باپیری ئەمانە بەشداریان لە شەڕی سەلیبی کردو خۆمان ئەگەیان لەوە نەبووە کەچی ئەگەر وا بێ خۆ ئەوروپیەکانش حەقە بە مسلمانەکان بڵێن وەرن کاکە ئێوەش ئەوانە بوونە کە شەرتان دژی ئێمە کردو کاتی خۆی باپیرانی ئێمەتان کوشتووە بۆیە گوتم ئەوروپا عاقڵ بوو بەچی بەوەی کە ڕابردووی خستە پشتەوە ئەمەش خوددا وای فەرمووە تیلکە ئومەتون قەد خەلەت ڕابردوو بۆ ئێستا بێمە سەر ئەم باسە ئەوەیە کە خوددا فەرمی ئودخولوا فی السلمی کافە چۆن تۆ مسلمانی کەواتە برای ئاینی منی تۆ ئینسانی کەواتە برای ئینسانی منیشی تۆ کوردی کەواتە برای نەتەوەی منیشی ئەمجا لێرە ئێزدیەک دێ بەو ئێزدیاڵم ئێمە لە ئاینا جیاوازین ڕاستە بەڵام تۆ کوردی مادام کوردی برای نەتەوەی منی ئەوە یەک دوو مادام ئینسانی برای ئینسانی منیشی کەواتە دوو باز نەبوو بە برای من دێمە ئەم دی و یەکێکی ترە دۆزمەوەکەوە ئەم کەسە چۆن دەڵێ نە لە ئاینی منە بیانیەکە فەڕەنسیەکە ئەم فەڕەنسیە پێڵم لە نەتەوەیە تۆ لە نەتەوەی منی لە ئاینیشدا لە ئاینی منی
بەڵام لە بازنەی برایەتی ئینسانی کە خوددا دەفەرمێ الذي خلقكم من نفس واحدة تۆ لە ئینسانەتە برای منی بەڵام قسەکە ڕەوا چێت نافە دەمامسە بژنی هەردەم دوێت دین پێوە بیت بوو ئێمە دین پێوەری هەلسەنگاندنەوە بیت کە ئەم دیگەلێکی بژین ئان تێکەلیت گەل کەسێک ئەو گرفتەمان هەیە ینی ئێمە لەو گرفتە دەژین ئێستا سەدەی چەندی کۆچیە کۆچی 1440 نییە ساڵەکە ینی ئێمە لە ناوەڕاستی نزیکی ناوەڕاستی سەدەی پازدەی کۆچین ئەم حکایەتە کەی لە ئەوروپا کۆتایی هاتووە لە ناوەڕاستی سەدەی پازدەی میلادی ینی ئەڵێن ڕێنسانسی ئەوروپا لە سەدەی مەمەستا بەدیع زەمان سەعیدی کوردی قسەیەکی جوانی هەیە دەڵێ ئەوروپا لە سەدەی پازدەی میلادی وریا بۆ تێگەیشت کە نابێت لەسەر ئەساسی دین یەکتر بکوژن ئەو دەڵێ من هیوام وایە ومێدم وایە سەدەی پازدەی کۆچی بۆ مسلمانان ئەو سەدەیە بێ کە ببێتە ئەوەی بە یەکتر قبولکەن اینجا لێرە زۆر گرنگە بزانین ئەوەی تۆ باست کرد یعنی ئەحکامی دنیا و قیامەت لێک جیا بکەینەوە خدا لە دنیا ئێمەی دروست کرد بۆ تەعارف ئێمە دروست کرد بۆ تەعارف کاممان ڕێگە بەویتر زیاتر دەدەین ئەو دینەکەی فراوانترە دینەکەی فراوانترە چێ جێگەی بۆ لە دینەکان هەموو جا دەڵێم تەماشای قورئان کە ئەڵێن ئەم قورئانە خدا ناردوێتی بۆ محەممەد سڵاوی خوای لەسەر باش وەختێکە ناردوێتی تەماشا دەکەی بە ژمارە دەژمێری نزیکەی 25 جار قورئان دەفەرمێ عیسا بەس عیسا وەکو ناو 136 جار دەفەرمێ موسا 4 جار دەفەرمێ محەممەد کەواتە چەند جوانە لە قورئانێکە بۆ محەممەد هاتووە زیاتر لە ناوی محەممەد جێگەی ناوی عیسا و موسا کراوەتەوە چەند جوانە بۆ من و تۆی مسلمانی کورد بۆ من و تۆی کوردی مسلمان کە ماڵەکەمان ئەوەندە فراوان بێجێگەی هەمووانی تیاب بێتەوە ئەمە لە ڕووی چۆنەڵێ چی بکەین ئەمە زۆر گرنگە اینجا بزانین خدا باسی اختلافی کردووە اختلاف لە قورئاندا سەردەمانێک بەوە بە ڕای جیاواز و ئەوە بنیان کردووە خلاف خراپە من و تۆ شەرمانە بەڵام یەگوتی اختلاف ئومەتی ڕەحمە اینجا ئەم اختلافە ئێستا بێ بیگۆڕین چۆن جاران ئوسولی قسەیەکی جوان بوو بە کەسێک ئوسولی وایە یعنی علمی شەرعی زانێ ئێستا پێی بڵێ ئوسولی یعنی تونندڕە چکە لەم سەردەمە مانای ئوسولی بوو بە فەندەمێنتالیزم فەندەمێنتالیست کەواتە گۆڕە کە لە سەردەمێک گوتوانە الاختلاف الرحمة تو إسابي بيقوري بچي التعدد الرحمة التنوع الرحمة بچه بهانا أمشين في چندي بيقوري چونك جاواز بونا چون خدا لقرآن هذا فرمي أجر اختلاف خراب به خدا بخوي بكارينا هنا خدا هذا فرمي وله أي لله وله اختلاف الليل والنهار واختلاف ألسنتكم وألوانكم ما نيتش تعدد تنوع خدا چی پێ ناخۆشە من بەناوی جیاوازی زمانی خۆم فەرزکەم زمانی تۆ بسڕمەوە وەکو ئەم برا مسلمانە نەمانیکەن لە دەوڵەتەکانی دەور و بەرمان ئەڵەن کوردی نابێ بخوێنن لە کاتێکدا خدا دەفەرمێ ما ترى في خلق الرحمن من تفاوت فرق چیە جیاوازی چیە نافبەرا و لە نێوان تەفاوت و اختلاف اختلاف من و تۆ جیاوازین بە یەکتریش رازین یەکتر لە نێو نابین ڕۆژ شەوی لە نێو بردووانە شەو ڕۆژ لە نێو دەبانە زستان هاوینی لە نێو بردو ئەرێەوە بۆ پاییزگەڕایەوە هاوین چی لێ هات هاوین ماوە بەس دەگەڕێتەوە ماوەیەکی دی تەفاوت ئەوەیە فەوتی ئەوی ترکەی تونندڕەوەکان دەڵێن من تۆ دەکوژم تۆ لە نێو دەبن خداش دەفەرمێ ما ترى في خلق الرحمن من تفاوت کەستان لە نێو مەبن اینجا خاڵی کۆتایی کاتت ماوە کەم زۆر ماوە ئەمە چۆن تەحویلکەین بۆ مەسەلەن چۆنەڵێ بۆ بواری کردداری بواری کردداری کوردستان شەقامێکی حزبیە شەقامێکی سیاسیە حزبە کوردستانێکە نزیکەی 40 حزب لە هەرێمی کوردستان وڵات پێدراوە بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2000 یاسای ژمارە 7 ساڵی 93 مادەی 4 نابێت کەربووکین هەبێ بەس بەداخەوە ئێمە باسی پێکەوژیانی ئاینی دەکەین ئەبێت چی ڕووبدە ئەم کاتی من و تۆ قسەی تێدا دەکەین لەم هەفتەی یەکەمی مانجی نۆڤەمبەرەی ساڵی 2018 هەڵبژاردننی کۆنگرس کراوە لە ئەمریکا وانە لە نێو دیموکراتەکاندا لە نێو پارتی دیموکراتی ئەمریکادا دوو ئافرەتی مسلمان بوون بە ئەندامی کۆنگرس دوو ئافرەتی مسلمان بوو بە ئەندامی کۆنگرس ئەم دوو ئافرەتا یەکیان ناوی ئیلهانە و یەکێکیان ناوی ڕەشیدەیە یەکیان بە ئەسڵ فەڵەستینیە یەکیان بە ئەسڵ سۆمالیە هەردووکیشان مسلمانن لە حیزبی دیموکراتی ئەمریکا مسلمان بوو بە ئەندام لە کۆنگرس چەند پێمان خۆشە و باسی دەکەین لە هەواڵەکان و ئێستا باسی دەکەن ئەی خێرە لە نێو 40 حیزبی ئیسلامی عێراقی 3 حزبی ئیسلامی کوردستانی بۆ مەسیحیەک نییە بۆچی دڵمان بەوە خۆشە و ئەڵێن ئافرین و زۆر باشە ئەی بۆ لە لای خۆمان حزبمان وانە کرد بە باز نەفراوانەکە کە حیزبایەتی دینداری نییە حیزبایەتی بازنەیەکی فراوانە بۆ هەموو هاوڵاتیەکان بە پێی یاساکەی خۆی کەواتە وەک مسلمان دڵی خۆشە مسلمان دڵێ وەڵا سەرۆکی شارەوانی لەندەن سدیقانی پاکستانیە چەند خۆشە ئەی خێرە ئێمە لێرە محافظ و پارێزگارێکی مەسیحیمان دانا
دنیایان لێمان هێنایە و یەک وتیان نابێ و چۆنە بێ بە قسەی مەسیحی بکەیت مامۆستا بووی چەندێ ناگەرێتەوە کە توێریەت ئاینی بەحساوی چەندێتکەن کە تو نابیت وەک مسلمانێک نابیت بیا هاروکارد گەل کەسێکی نەموسلمان بۆ نمونە ئەو هەردوو کافرەتی جانەبێتە ئاماژە پێدای کنگرێسە ئەمریکی ڕەنگە نەزارە هەندێک کەسادا ئەو تاوانبار بن چونکە بوونە هەفکارد گەل کافر ئەو پرسیارەش زۆر جوان ئەو پرسیارەش زۆر جوانە پێغەمبەر دووری خۆی لەسەر وەڵامی ئەوەیدا پێغەمبەر پێشی پێغەمبەرایەتی کارێکی کرد لە دوای پێغەمبەرایەتیش فەرمووی ئێستاش بانگم بکەن ئەیکەم پێغەمبەر لە کاتی پێغەمبەرایەتیە درودی خۆی لەسەر فەرمووی لەقەد شەهیدت في دار عبد الله بن جدعان حلفا لو دعيت به الآن لأجبت بكردي على لمالي عبد الله كوري جدعان لزماني بيشي بيغمبرايتي حلفك وهاو بيمانيك هبو من أندام بوم تيايدا استك بيغمبري شمبانقم كانوا أتشمبوي أو حلفة شيبو خلقي بياني وفقير كهات نومك غدريان ليكر فيليان ليدكر شتيان بقران بيدا فروشت وتيان باهاو بيمانية دروس كين بو سمعتي مكة إيما نيلين خلق ديتا إيرا غدري لي بكري كاوتە پێغەمبەر فێری کردین لەگەڵ خەڵکی تریشا چۆن دەژین ئەمە یەکەوتم جاری پێش و خوددا دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى هەتا کارەکە و ئەنجامەکە خێر بێ تعاون بکەن ولا تعاونوا على الإثم والعدوان ئەگەر ئەنجامەکە خراپ بوو نابێ بیکەن کەواتە ئەمە هاوچەشەیەکی پێماندا هاوکاری لەسەر چی نەک لەگەڵ چێ لەسەر چی مهم دەستێتت خوش مامۆستای بەڕێز الجڤاتە جانەبێتە تێر نابین و بەلێ دەم دومایی هات بینەرین بەڕێز وی ئاوایی دەهینە دومایاوی خەڵکێ و زۆر سپاس بووین بەڕێز کە بینەر بوون و هیڤیامەوە مەشیابیتن خزمەتەکە بچیک پێشکەشی وەین ڕێزدار بکەین و زۆر سپاس بۆ هەفکارین بەڕێز واروسا سپاسی بوان بەڕێزاژی ئەوێن پشکدار بووین ناوا ڕاو سەرنجادا بمینم خێر و شاد تا خەڵکەکە دی بگەی نەفێک بمینن ئەتخۆشیادا